هونەرمەندی شێوەکار ئاریان لەتیف یەکێک لە هونەرمەندە شێوەکارە دیارەکانە کە خاوەنی چەندین پێشانگای تایبەت بۆ بەشداری چەندین پێشانگای هاوبەشی کردووە لە کۆتا بەشداریدا بەشداری لە یەکێک لە پێشانگا نێودەوڵەتیەکان لە شاری میلان لە ئیتالیا کات کە ئەم پێشانگایە نزیکەی هەشدە هونەرمەندی شێوەکار لە حەوت وڵاتەوە بەشدار بوون. قسە باسی زیاتر دەربارەی پێشانگاکەکەم بەڕێزیان لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانە کاگاریان بەخێربی بەخێربی سەرچاو تۆ تاکە کوردیت پێم وابێ کە بە فەرمی بانگێشتی ئەم پێشانگا نێودەوڵەتیە گەورەیە کراویت. بەڵێ ئەمە پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاریە کە هەژدە هونەرمەند لە حەوت وڵاتی جیهانەوە بەشدارن. ئەم هونەرمەندانە هەمویان بە ستایلی خۆیان بە شێواز و تەکنیکی خۆیان تێدا بەشدار بوون لەم پێشانگایە و منیش تاکە کورد بووم لەوێ کە بانگێشکراوە. بۆچی تۆ تاکە کورد بووی کە بەشدار بووی لەم فستیڤالە؟ هەر هونەرمەندێک کە بەشداری هەر پێشانگایەکی نێودەوڵەتی ئەکات کۆمەڵێک دەرفەتی تریەتە ڕێگەی بۆ ئەوەی بەشداری چەندین پێشانگای نێودەوڵەتی بکات بەو مەرجەی توانای هونەری ئاستێکی باشی هەبێت. چونکە لە کاتی بەشداریکردن لە پێشانگایەکی نێودەوڵەتی فۆکەسێک زوومێک ئەچێتە سەر هەموو هونەرمەندەکان و بەنسبەت ئێمەشەوە کە لە عێراقەوە بەرەو ئەوروپا زوومەکە زیاتر ئەچێتە سەر ئێمە و زیاتر تەرکیز ئەکەن لەسەر کارەکانمان و وامان لێت کە بتوانین لە پێشانگەکانی داهاتی تریشا بتوانین بەشدار بین. باش ئەوەندەی من بزانم تۆ یەکێکیت لەو شێوەکارانەی کە زۆرترین بەشداریت لە پێشانگا نێودەوڵەتی زۆر گەورەکانیش هەیە. تەکنیکی تۆ چییە بۆ ئەوەی کە زۆرترین بەشداریت هەیە و زۆرترین کات بە تەنیا تۆ بانگێشتی ئەو پێشانگایانە ئەکریت؟ زۆر کات لە چاوپێکەوتنەکانمە ئەم قسەم کردووە زۆر گرنگە هونەرمەندی شێوەکار لەو قاڵب و سنوورە نەمێنێتەوە کە زۆر جار خۆی بۆ خۆی دروستی کردووە بە کێشانی تابلۆ لە سوچێکە بە کێشانی تابلۆ لە ماڵێکە پێویستە ئەو سنوورە ببڕین پێویستە ئەو سنوورانە بە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هونەرمەندەکانی تر بە هەوڵدان بۆ پیشاندانی تابلۆکانی ئێمە لە دەرەوەی وڵات چونکە بینینەوەی بینەرانی ئێمە کە دووبارە ئەبێت بۆ پیشاندانی تابلۆکانمان لە پێشانگاکاندا گۆڕانکاری زۆر گەورە دروست ناکات. بەڵام کە تۆ بەشداری پێشانگایەک ئەەکەی و هونەرمەندانی جیاواز سێری تابلۆکانت ئەکەن کۆمەڵێک تێبینی و کۆمەڵێک تێبینی زۆر گرنگت گوێ لێ ئەبێت لەوانەیە لەو پێشگوێت لێ نەبوو بێت ئەمەش کاریگەری دروست ئەکات لەسەر تابلۆکانت. لەبەرەوە ئەتوانین بڵین توانای هونەری یەکێکە لە پێوەرەکان بۆ بەشداریکردن لە پێشانگایەکی هونەری و هەوڵدان بۆ بڕینی ئەو سنوورە و نەمانەوە لەو قاڵبەیە. جگە لە با بڵین دروستکردنی ئەو کۆنتاکتە نابێت هونەرمەند سنوورەکان لە با بڵین شێوازی بیرکردنەوەی خۆشیان بگۆڕێت؟ بێگومان هەروەکو وتم دروستکردنی ئەو سنوورە کە خۆی بۆ خۆی کێشاوێتی کۆمەڵێک شت ئەگرێتەوە لە بیرکردنەوە ئەگرێتەوە. بەڵێ تەسەوری بۆ ئیشەکانی بێگومان تۆ هونەرمەندێک دەبۆ 15 ساڵ لە ماڵی خۆیان ئیش بکا بەبێ ئەوی تابلۆکانی پیشان بدا بەیەک شێواز و لێ قاڵبامێنێتەوە پێ ئەچێت لە هەندێکشانە ئاستی هونەری وەکو شەخص بەرز ببێتەوە. بەڵام کۆمەڵێک نەقسی تری بۆ دروست ئەکا لەبەر ئەوەی کە گوێ لە کۆمەڵێک تێبینی جیاواز نابێ حەز بە هەڵەکانی خۆی ناکە و ئەگەر هونەرمەندەکە گوێگریش نەبێ و کیبری هەبێ ئەوە زۆر زیاتر باشە. شێوازێکی تایبەت یان ڕێبازێکی هونەری هەیە لە کە تۆ پەیڕەوی بکەیت و لە هەر لە سەرەتاوە بەم ستایل و بەم شێوازە هاتبیت؟ ستایل و شێوازی من نزیکە لە کاری ئینتیباعەکانەوە تابلۆکانی من هەمویان سروشتن و نزیکن لە کاری ئینتیباعەکانەوە. ئینتیباعەکان ئەوانە بوون کە لەمساتی فڵچیان هێنایەوە ناو تابلۆکان واتە وازیان لە سافکردنی تابلۆ ئەهێنا وای لێ هات کە شوێن فڵچەکانیان دیار بوو لەسەر تابلۆکان بۆ ئەوەی کە کارەکان زۆر سروشتی و ئاسایی دەرکەون. ئەمەش ئەتوانین بزەبەت وەکو ئەوەی وەکو ئەمەش ڕێبازێکەکەی با بڵێن بەڵێ وەکو ئەمەش ڕێبازێکە ئەمەش شێوازێکە ئینا کاری هونەری زۆر بەرفراوان بووە شێوازی زۆر تازەیتیایە هونەرمەندانی شێوەکار بە تایبەتی لە ئەوروپا زۆر با بڵێن شتی سەر سڕهێنەر ئەنجامەدەن زۆر با بڵێن ئەزمموی زۆر گەوریانەیەش زۆر تاقیکردنەوە ئەکەن. تۆ ئەم بەشداریکردانت لەم پێشانگای و ئەم دروستکردنی کۆنتاکتە بەرەو ئەوەت نابە؟
بێگومان هەر بەشداریکردن لە پێشانگاکان یەکێکی تر لە سوودەکانی بەشداریکردن لە پێشانگانە و دەوڵەتەکان دروستکردنی ئەو کۆنتاکتەیەک زیاتر و وەرگرتنی ئەو تێبینانەیە وەکو سەرەتا باسم کرد و ئەو هونەرمەندانی کە من بەڕاستی بەرکەوتنیانم هەیە لەگەڵیان هەمویان هونەرمەندی ئازباڵان بەڕاستی لە ناو وڵاتی خۆیانەوە تەنانەت لە دەروی وڵاتی خۆشیان لەوانەشە هونەرمەندانی خۆمان و بێگومان هەشمانە هونەرمەندی زۆر ئازباڵامان هەیە بەڵام لەوانەیە ئەو دەرفەتانی کە بۆ ئەوان هاتوۆتە پێشەوە بۆ ئەمانی ئێمە ناهات بێتە پێشەوە ببوونی کۆمەڵێک وەسعی ئیقلیمی و کورد و ئیتر ینی کۆمەڵێک شێواز کە ئێمە هەر بەسیترین شتمان پاسپۆرتەکەمان کە توانای سەفەرکردنی نییە بەڕاستی بۆ کۆمەڵێک وڵات و وەرگرتنی ویزەش بە شێوەیەکی زۆر 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 زەحمەت وەریەگریت ئەمانە هەمووی بەڕاستی ڕێگرن لە بەردەم شێوەکار بەڵام ئیتر ئەوەیە شێوەکاریش ئەگەر بتوانێت بەردەوام بێت و کۆڵنەیەوە بتوانێت ئەو سنوورانە تێپەڕێنە ئەو سنوورانە بشکێنە بێگومان کاری جیاوازەکە زۆر ڕاستە ئەم پێشانگایە هەژدە هونەرمەندی شێوەکار لە 7 وڵاتەوە بەشدار بوون و پێما بێت تۆ تاکە کورد و تاکە کەسبیکە لە عێراقەوە بەشدار بوویت. بەڵێ ئەمە طبعاً ڕێخەرانی ئەم ماڕەزە لەلایەن ڕێکخراوێکی ئیتاڵیەوە سەرپەرشتی ئەکرا کە ئەزمموی زیاتر لە 12 ساڵ کارکردنی هەیە لە کاری هوەریە و ئەوان کە بۆ نمونە پێشانگایەک ئەکەنەوە و داوەتنامە بۆ کۆمەڵێک هونەرمەند ئەکەن خۆیان ئەزانن بۆچی هونەرمەندێکی ئەکەن ئەبێ هونەرمەندێک بێ بۆ نمونە هونەرمەندی زۆر نزیک ستایلی نزیک لە یەکی تیانە بێت و ئەبێ بۆ نمونە بۆ ئەوەی بتوانن کۆمەڵێک ستایلی زۆر جیاواز کۆ بکەنەوە بەڵێ لە بەروی پێشانگاکە پێشانگایەکی زۆر جیاواز بێت ئەوانیش بۆ ئەوانیش خۆشەکە بۆ نمونە پێشانگ بۆ ڕێکخەرانی ماڕەزی ئەوێش خۆشەکە پێشانگایەکی جیاواز بکەنەوە کە کۆمەڵێک هونەرمەندی جیاوازمان بکەن. ئەو وڵاتانە کێ بوون کە بەشدار بوون لەگەڵ تۆیە؟ رووسیای تیا بوو، ئەمریکا، یابان و وڵاتەکانی تریش ئەو 3 وڵاتی تریش ئەوروپا بوو، یەک عێراقیشی تیا بوو. چۆن ئەم وڵاتانە دەستنیشان کراون بۆچی؟ طبعاً ئەمە هەڵبژاردننی ئەم هونەرمەندانە لە یەک کاتی دیاری کراوە نییە بەتەکیل لە چاودێریکردنیەوەیەتی بنۆکو پێم وتی لە پێشانگەکانی پێشووترا وەکو بەنسبەت منەوە بەشداریکردنی من لەم پێشانگایە ئەگەڕێتەوە بە بەشداریکردن لە پێشانگاکەی ڕۆما لە مانگی 6 هەر لە ئیتاڵیا بوو کە هەر هونەرمەندێکە بەشداری پێشانگایەکی نێودەوڵەتی ئەکەوێتە بەر زوومی کۆمەڵێک چەند دەرگایەکی تری لێ ئەکرێتەوە ئەکەوێتە بەردەم کۆمەڵێک زوومی هونەرمەندانی ئەوێ و هونەرمەندانی وڵاتەکانی تر و بینەرانی ئەوێش بەمەش ئەگەر بتوانێت توانایەکی هونەری نمایش بکە ئەتوانێت دەرگا لە خۆی بکاتەوە بۆ کۆمەڵێک پێشانگای. بۆچی ئیش لەسەر سروشت دەکەیت و پێت باشە بە سروشت گزارش بکەیت و بەشدار بیت لەم پێشانگایانە؟ من لە کۆنسپتی کارەکانی من وەکو بڵێم ینی هۆکاری دروستکردنی ئەوەی کە من بەردەوام هەر سروشت ئەەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەمخواردنە لە سروشت وەکو ئەیبینن ئەگەر سەیری چەند ساڵێک پێش ئێستا بکەین و لەگەڵ ئێستایا ساڵ بە ساڵ سروشت بەرەگوێران بوون ئەجێ بەهۆی فراوانبوونی مرۆڤ بەهۆی فراوانبوونی تەکنەلۆژیا و بەم شێوازە هۆکار زۆرە منیش هەوڵمیاوە لە تابلۆکانمە سروشت بگەڕێنمەوە بۆ ئەو کاتە چەند ساڵێک بگەڕێنمەوە دواوە لەبەر ئەوە لە تابلۆکانی منە فیگەرەکانی تر غەیری سروشت زۆر کەمن یاخود هەر نین سروشتی بووە با بڵێن بەڵێ بێگومان ینی دەستی مرۆڤ تێکەڵی نەبووە کوردستان بێگومان تابلۆکانی تۆ سەرنجی ئامادەبووان و بەشداربووانی ئەو پێشانگایانە ڕائەکێشێت و فۆکسیانە بێت لەسەر ئیشەکەی تۆ و با بڵێن کۆمنتەکانیان چییە؟ بەڵێ طبعاً لە پێشانگایەکی وایە وەکو پێم وتی یەک کەس بانگ ئەکەن کە سروشت بێت هەرێکی و ستایلێکی خۆی دوو کەس بانگ ناکەن نزیک بێت لە یەکەوە بێگومان تێڕوانینێکی جیاوازیان هەیە و بەنسبەت ئەم پێشانگایی میلان لە ئاخیرە بەڕاستی پێشانگایە بوو کە تەواو فۆکس خراپەوە سەر توانای هونەری و ئێمە یعنی ئەم پێشانگایە نۆیمان کرایەوە نۆی 11 هەتاوەکو 23 مانگ طبعاً ئەمڕۆژ هەتا ئێستش بەردەوامە هەتا 12 شەوی ئێمەش هەر پێشانگاکە بەردەوامە واتە ئێمە تقریبا هەموو ڕۆژێک ئەو فەتەی کە لەوێ بووم ساعتێک 2 ساعتماندا ئەنا تەنها بۆ گفتوگوی هونەری بۆ ئەوەی کە ئێمە قسە بکەین لەسەر ئیشی یەکتر و تەنانەت قسە بکەین لەسەر ئەزمموی خۆمان بۆ یەکتر ئێمە لە کەیەوە خەریکی هونەرین و ئایا شاهادەی هونەریمان هەیە یان نیمانە ئایا کاریگەری چه هونەرمەندێکمان لەسەر گرنگیان گرنگ نییە گرنگیان گرنگ نییە بێگومان گرنگ نییە دەستەکانت خۆش بێ
پرسیارێکی ترم هەبوو لەسەرەوەی کە پلانت هەیە بەشداری لە پێشانگەیەکی تر بکەیت لە شوێنێکی تریان بە هەمان کۆنسپت ئیشەکەی؟ بێگومان وەکو بەشداریکردن لە پێشانگاکان ئەمە ئەگەڕێتەوە بۆ بەردەوامی ئیش کارکردنی ئێمە لە هونەرداوە ئێمە ناوەستین بەڕاستی و ئەو ڕێگەی گرتومانە بێگومان هەر هەوڵی لەگەڵ ئین بەرەو باشتر و هەوڵ لەسەر مستەواشمان ئین بەردەوام مستەواشمان بەرزبێتەوە نەک لە ڕیتمەکە بمێنینەوە تەنها بەشداری پێشانگا بکەین بەڕاستی ئەوەش وەک بڵێ خۆی بۆ خۆی نەخۆشیە هەر بەشداری پێشانگا بکەی بەڕاستمی هەمەکەەوە بێ کە بەس بەشداری لە پێشانگا ئەنی تۆ بۆ نمونە پێت ئەڵەن بۆ پێشانگا ئەنجا تابلۆ بکەین نەخێر هونەرمەند ئەوەیە کە بەردەوام کارەکە هەموو کاتێک پێشانگا هەبێ نەبێ بەردەوام ئەزمموی خۆی تابلۆ بەشداریت کرد من بەداخەوە بێک تابلۆ بەشداریم کرد ئەوە داوایان لێکردین لە سەرەتا لە 2 تابلۆی قەبارە گەورە بەشداری بکەین بەڵام لە ڕاستیە گواستنەوەی تابلۆکان لە عێراقەوە بۆ ئەوێ زۆر زەحمەت بوو و هیچ کۆمپانیایەک تەنانەت زمانی ئەویان نەئەکرد کە تابلۆکە تێک ئەچیان تێک ناچێت جا منیش بەڕاستی هونەرمەند تابلۆکانی خۆی خۆشەوە خۆی نادا لەو مجاسەف دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر و سەرکەوتنی زیاتر سپاس بۆ تۆ زۆر بەڕێز ئاریان لەتیف شێوەکار سپاس جارێکی تر زۆر سپاس دەستیەوە خۆش